هاوکاتی سەردانەکەی هەفتەی ڕابردووی سەرۆک بایدن بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی لە خاڵە سەرەکیەکانی سیاسەتی دەرەوەیی بەڕێوەبەرایەتیەکەی خۆی کرد. ئەمڕۆ هەنگاوی زیاتری ڕاستکردنەوەی سیاسەتی دەرەوەیمان ڕادەگەیەنم و هەروەها ژێخستنەوەیکی باشتری بەهاکانمان لەگەڵ ڕێبەرایەتی دیبلۆماسیماندا وەک دەستپێک وەزیری بەرگری پیاداچوونەوەیەک دەکات بە ڕەوشی هێزەکانماندا لە جیهاندا و بە شێوەیەک دەبێت کە جێدەستی سەربازیمان بگونجێت لەگەڵ سیاسەتی دەرەوەیماندا و لەگەڵ ئەرکە سەریشەکانی ئاسایشی نیشتیمانیشماندا. بۆ بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن سیاسەتی دەرەوەیی هەر تەنها وابەستەی وڵاتانی دەرەوە نابێ بەڵکو وەکو دەڵێ پەیوەندیەکی ڕاستەوخۆشی هەیە بە سیاسەتی ناوخۆیی ئەمریکاوە. وە بەرهەمهێنان لە بواری دیبلۆماسیماندا شتێک نییە تەنها لەبەر ئەوەی شتێکی ڕاستە دەیکەین بۆ جیهان بەڵکو بۆیە دەیکەین تا لە ئاشتی و ئاسایش و گەشەکردندا بژین بۆیە دەیکەین چکە لە بەرژەوەندی خودی خۆماندایە کاتێک هاوپەیمانەتیەکانمان تۆکمە دەکەین ئەوە هێز و تواناییمان گەورەتر دەبن بۆ تێکشکاندنی هەر هەڕەشە و مەترسیەک بەر لەوەی بگەنە کەنارەکانمان. سەرۆک بایدن ئەم هەنگاوانە بە گرنگ دادەنێ بۆ سیاسەتی دەرەوەیی ئەمریکا. ئەگەر وە بەرهەمهێنان لە خۆمان و لەگەلی خۆماندا بکەین ئەگەر کار بکەین بۆ دڵنیابوونەوەی کۆمپانیەکانی ئەمریکا دەچنە پێگەیەکەوە بتوانن لەسەر ئاسی جیهان پێشبڕکێی خۆیان بکەن و سەریش بکەون ئەگەر یاسا و ڕێساکانی بازرگانی جیهانی دژی ئێمە پڕ نەکرێن ئەگەر کارگوزاران و خاوەندارێتی و هزرمان پارێزراو بن ئەوە هیچ وڵاتێک لەسەر ئەم زەویە نەچین نە هیچ وڵاتێکی دیکە لەسەر ئەم زەویە ناتوانێت پێمان بگاتەوە. سەرۆکی ئەمریکا وەک بەشێک لە سیاسەتی دەرەوەیی بەڕێوەبەرایەتیەکەی گرنگیدا بە وەرگرتنی پەنابەرانیش لە ئەمریکادا. فرمانێکی سەرۆکایەتی پەسەند دەکەم بۆ دەستپێکردنەوەی بەرنامەکانی وەرگرتنی پەنابەران بۆ یارمەتیدانی پێداویستێ بێپێشینیەکانی جیهان هێنانەوەی ئەو بەرنامانە کاتی دەبێت چونکە زۆر خراپ کرابوون بەڵام بە دڵنیاییەوە دەیکەین ئەو فرمانی سەرۆکایەتیە وەها دەکات وەرگرتنی پەنابەران لە یەکەم ساڵی بەڕێوەبەرایەتەکەی بایدن هێرس بگەێنێتە 125,000 کەس. ڕێنمایی دەدەم بە وەزارەتی دەرەوە تا بکەوێتە ڕاوێژکردن لەگەڵ کۆنگرێزدا و بە زووترین کات بەردی بناغی ئەم وابەستەیەدا بنین. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بۆ باسکردن بۆ توێژکردن لەسەر سیاسەتی دەرەوەیی ئەمریکا بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر کرمانج گوندی مامۆستای زانکۆی تەنەسی ستەیت دەکەین. دکتۆر کرمانج سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە لەوەتای ڕۆژی 20 مانگی یەکەوە سەرۆک بایدن ژمارەیەک بڕیاری مۆر کردووە و هەندێکیان پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیە بە سیاسەتی دەرەوەیی ئەمریکا ئەوەی کە جێی سەرنجە بەشی هەرە زۆری ئەو بڕیارانە پێچەوانەکردنەوەی بڕیارەکانی بەڕێوەبەرایەتی پێشوو بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ بووە. لەسەر چ بنچینەیەک جۆ بایدن سیاسەتی دەرەوەیی وڵاتەکەی خۆی دادەڕێژێ هەر لەسەر بنچینەی پێچەوانەکردنەوەی بڕیارەکانی سەرۆک ترامپە یا فاکتەری تریشان؟ فاکتەری سەرەکیم پێم وایە لەسەر بەهاکانی سیاسی بەوەی کە ئەمریکیەکان بە شێوەکی گشتی و سەرانی سیاسی ئەمریکای بەلایەنەوە گرینگە ئەوەیە کە بەهاکانی ئەمریکای ڕەنگدانەوەی هەبێتن لە سیاسەتی خارجی بەوەی کە ڕێز لە دۆستەکانیان بگریتن لەو جێگەیانەی کە بەرژەوەندێکی نێوکۆییان هەیە مشتەرەکیان هەیە بتوانن بە یەکەوە کار بکەن بتوانن بە یەکەوە ڕوبەڕووی ئەو دژمنانە ببنەوە کە لەوانەیە لەسەر بەرژەوەندیەکانی وان لە گۆشە و کەناری دنیای زەرەرمەند بن. گوتارەکەی پرێزیدنت بایدن لە وەزارەتی دەرێ پەیامێک بوو بە بڕوای من لە بۆ جیهان لە بۆ دۆستانی ئەمریکای لە بۆ دژمنانی ئەمریکایش لەوەش کە گوتی جەنابیشت ئاماژەت پێکرد کە سیاسەتی دەرێ پەیوەستە پەیوەندێکی توندی هەیە بە سیاسەتی ناوخۆ مەبەز لە ناوخۆ ئەگەر ئەمریکای گرتوو نەبیتن لە ناوخۆ ئەگەر ئەمریکا ئابوووریەکی بەهێزی نەبیتن میلەتەکەی تێر نەبیتن ئەو ڕەنگدانەوە بەهێزەی کە گەرەکە هەبیتن لە سیاسەتی خارجی ئەمریکای و ڕێزی لێ بگیرێتن
نابێتن لەبەر ئەوەشە ئەوەی سیاسەتە حەکیمانەی بایدن پێم وایە لەبارەی ئەوەی کە ئاماژەت پێکرد ڕەشکردنەوەی یاخود وەرجێڕانکردنەوەی سیاسەتەکانی ترامپ ئەمە لەبیر نەکەین ئەوەی کە ترامپ بە دەستوری سەرۆکایەتی بەراواژی دەکردەوە سیاسەتی حکوومەتی براک بایدن بوو ئێستا کە پرێزیدنت بایدن کە ئەو کاتە جێگیری سەرۆک بوو ئەو سیاسەتانەیان ئەدا کردبوو جارێکی دیکە دەیهاوێتەوە سەر هەمان ڕەهەندی ئەو سیاسەتەی کە خۆی و پرێزیدنت ئۆباما ئەدایان دەکرد بەشێکی زۆری ئەو دەستورانەی کە بەراواژی دەکاتەوە یاخود لەغووی دەکاتەوە ئەوەی ترامپ پەیوەندیان بەو حاڵەتە هەیە بەڵێ بەڵام ئەگەر یارمەتیم بێ لە 2016ەوە هەتا ئێستا کۆمەڵی شت لە دنیادا گۆڕاوە ینی سەرۆک بایدن هەمان ئەو سیاسەتە دەرەوەیانەی سەروەختی بەڕێبەرایەتەکەی براک ئۆباما دووبارە دەکاتەوە یا شتی نوێی پێیە نەخۆ ئێمە لەبیر نەکەین کاکە بڵێن سیاسەتی ئۆبامای سیاسەتێکی ترادیسیۆنی ئەمریکایە کە بەهاکان وەکو ئاماژەم پێکرد بەهاکانی ئەمریکای دیار بکرێن لە سیاسەتی ئەمریکایە لە دەرەوە بتوانن بەیەکەوە لەگەڵ هاوپەیمانەکانیان کار بکەن خیانەت لە هاوپەیمانان نەکەن وەکو ترامپ لە کوردانی کرد لە ڕۆژاوای کوردستانێ ئەوانە هەمووی ئەلبەتە پرێزیدنت بایدن ئەو کاتە کە جێگری سەرۆک ئۆباما بوو لەوانەیە هەموو ئەو دەسەڵاتەی نەبوو بیتن چونکە ئەو یارمەتی دەری سەرۆکی خۆی بۆ بەڵام ئێستا وەکو سەرۆک ئەمن پێم وایە لە سیاسەتەکانی خۆی چ لە ناوەوە چ لە دەرەوە شتگەلێک دەکاتن لەوەی کە زیاتر بێتن لەو کاتێک کە جێگیری سەرۆک بوو لەگەڵ لە سەرایسپی و بە هەمان شێوەش کە ئاماژەت پێکرد کۆمەڵێک لە 2016ەوە کۆمەڵێک گۆڕانکاری لەسەر ئاستی جیهانێ کراوە ئەگەر لە نەزەر بگری لەبارەی ئێرانێ لەبارەی تورکیایە کە دوو وڵاتی سەرسەختن و لە دژی سیاسەتەکانی ئەمریکا و ڕۆژئاوای ئیش دەکەن ئەمن پێم وایە لەوەش کە نیشانیدایە پرێزیدنت بایدن بەو جۆرەی کە قسەی لە ئەردوغانی کردیە بەو جۆرەی کە قسەی لە گەڵ سەرۆکی چین سەرۆکی رووسیا کردیە زۆر دەستێری موقعیەتی ئەمریکای زۆر بڕوونی ڕۆشن کردیتەوە ئەو سەردەمە بەسەر چوو لێرە پێوە ئێوە هەر یەکێک لەوەی کە بەو جۆرە ڕەفتار بکەن نەتیجەگیریەکی خراپی دەبیت ئەوەش وایە لە سیاسەتی خۆیدا دەیکاتن دوایی وەزیری خارجیشی بە هەمان شێوە مرۆڤەکە لەسەر هەمان مێنتالەتی زەهنیەت دا کار دەکاتن کە پێشترێژ لەگەڵ پرێزیدنت بایدن کاری کردیە ئەویش بە هەمان شێوە سەرسەختانە لە بەرامبەر سیاسەتەکانی تورکیا و ئێرانێ و رووسیا و چینێ و هەمان شێوە کۆریای باکوور سیاسەتێکی زۆر ڕۆشنی هەیە کە هیچ شتێکی لەوێن دەرێ بەو جۆرەی کە کرایە و ئەنجام درایە لە 4 ساڵی ڕابردوو ئەو شتانە نابیندرێنەوە بەڵێ دکتۆر وێناکردنی ئەمریکا لە جیهانی دەرەوەدا ئەمە ئێژگار گرنگە هەم بۆ ئەمریکاییەکان و هەم لە سیاسەتی دەرەوەی ئەمریکاشدا جۆ بایدن دەتوانێت وێناکردنی ئەمریکا بکاتە بارێکی ئەرێنیەوە بە تایبەتی مەبەستیشم لە جیهانی ئیسلامیە ئەگەر کاکە بڵێن تەماشا بکە یەک لەو دەستورانەی سەرۆکایەتی کە بەکاری هێنا لە غوکردنەوەی ئەو دەستورەی بوو کە ترامپ دابووی لەبارەی قەدەغەکردنی ئەوەی کە پەنابەران لە وڵاتانی ئیسلامی بێنە ئەمریکایە ئەو شتەی ڕاگرت ئێستاکە خەڵک بە شێوەکی گشتی چۆن لە ئەوروپا دێن بۆ ئەمریکایە ئەگەر بیانەوێ لە ئەمریکایە بمێنێنەوە داوای پەنابەری بکەن بە هەمان شێوەش لە وڵاتانی ئیسلامیش ئەو کارە دەکرێتن منتەها لەوانەیە لە وڵاتانەی ئیسلامی کە دێن و بە تایبەتی ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان تێرۆریان تێدا دەکرێتن لەوانەیە جۆری پشکنین و پرۆسێسەکەی سەختتر بیتن لەوەی تا کەسێک لە ئەوروپای داوای پەنابەری بکاتن بەڵێ من پێم وایە پرێزیدنت بایدن
هەر لە قۆناغی دەست بەکارکردنی وەک ئاماژە پێکرد لەگەڵ هاوپەیمانان و بە هەمان شێوەش ئەو پەیامانەی کە دایتی ئەو گوتارانەی لە ماوەرە چەند هەفتەیە دایتی پەیامی ڕۆشنن بە تایبەتی بۆ ناحەزانی ئامریکایە کە سیاسەتی ئامریکایە ملاحەزە بکەیت لە سەرەتای گۆتەی خۆی لە وەزارەتی دەرێ گوتی ئامریکا گەڕایەوە دیپلۆماسیەتی ئامریکایە گەڕایەوە ئامریکا بە کەرامەت گەڕایەوە ئەوە بۆ خۆی پەیامێک بوو جارێکی دیکە بۆ ئەو هاوپەیمانانەی کە لە سەردەمی ترەمپ بێڕێزیان بەرامبەر کرا بوو دڵیان شکێنرا بوو ئەم پێم وایە بایدن بە حکمی ئەوەی زۆر شارەزایەکی زۆریش هەیە لە سیاسەتی دەرێ پێم وایە لە ئۆباماش سەرکەوتوتر دەبیتە بە حکمی ئەو تەجروبەیە لە 8 ساڵی سەرۆکایەتی پرێزیدنت ئۆباما هەیبوو دکتۆر یەکێ لە پرسیارەکانی تر سەبارەت بە دۆسەی پەنابەران ینی ئەلبەت بۆ خۆشت دەزانی ئەمە ئێستا بۆتە کێشەیەکی جیهانی سەرۆک بایدن دەواازەی کردوێتەوە بۆ ئەوەی کە لە ماوەی 1 ساڵی سەرۆکایەتیەکەیدا 125,000 پەنابەر لە ئەمریکادا وەربگیریان بەڵام بەڕاستی پرسیارەکە لە لای من ئەوەیە ئایا هەر تەنها وەرگرتنی پەنابەران دەبێت ئەمە هیچ چارەسەرکردنی ئەم کێشە گەورەیە لە جیهاندا کێشەی پەنابەران نەخێر کێشەی پەنابەرانە تۆ حساب کە بە دەیان ساڵە هەیە کاکە بڵێن بەڵام ئەمریکا وەکو فەرهەنگێکی ترادیسیۆنی خۆی تۆ ملاحەزە بکەی وڵاتێکە وەکو خۆشیان دانی پێدادنێن وڵاتی پەنابەرانە جودا لە هیندیەکانی سوور ڕەسەن ئەوانەی دیکە ئەنگلۆ ئامریکی بی فرەنچ ئامریکی بیتن لە گۆشە و کەنارەکانی دیکەی دنیاە هاتوونە لەو وڵاتە کاریان کردیە خوێندویانەوە ماونەتەوە خزمەتی ئەو وڵاتیان کردووە کاکە بەڵێن زێتر لە 162 ئەوانەی دکتۆرایان هەیە لە ئەمریکایە کار دەکەن ئەو کەسانە کە لە دەرەوەی ئامریکایە لەدایک بوون و هاتوونەتە ئامریکایە ماونەتەوە جنسیان وەرگرتیەوە ئێستا خزمەتی ئامریکایە دەکەن بایدن ئەو زۆرە شتانە وەکو حەقیقەتێکی بەرچاو دەبینیتن و ڕێز لە بۆ ئەوەدا دەنێتن کە لە 162 عقلی ئامریکایە ئەوانە بێتن کە لە دەرەوەی ئامریکایە لەدایک بووینە ناکرێتن ئێمە دەرگەی ئامریکایە بڕووی پەنابەراندا بخێن ئەگەر یارمەتیم بی دەمێت پرسم جۆ بایدن لە داڕشتنی سیاسەتی دەرەوەی خۆیدا چەندێک پشت بە مافەکانی مرۆڤ دەبەستێت بەمانایکی تر چەندێک مافی مرۆڤ لە جیهاندا دەبێتە بنچینە بۆ داڕشتنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە وڵاتانی جیهان کاکە بڵێن مەسەلەی مافەکانی مرۆڤ هەمیشە وەکو ئەو کراسە سپیەیە کە هەندێک حالەت وڵاتان خۆیان لە پشتی دەشارنەوە ئەوی نیشان دەدەن کە بڵێ ئێمە باوەڕمان بە مافەکانی مرۆڤ هەیە لە ئەمڕۆیەکەوە دەیپارێزن سیاسەتی خارجی ئەمریکای لەسەرەوەدا ڕێژراوە دەوەتای دروست بووە بە تایبەتیش ئەگەر ئەو کتێبەی نیکسن لەو دیوی ئاشتی پێشی بمریتن پاشی مردنیوی بە 4 مانجێک بڵاو کراوە لەوێ دەڵێتن دەڵێ ئێمە دەبێت لە هەر جێگەیەکی دنیاە کە ئێمە تێکەڵبین ئێمە دەستڕەسیمان هەبێتن بەو جێگانە دەبێت پارێزگاری لە مافەکانی مرۆڤ بکەین وەکو شتێکی ڕۆشن بەڵام لە وەختێک پاراستنی مافەکانی مرۆڤ ببێتە گرفت لە پێش بەرژەوەندیەکانی ئێمە دەبێت پشت لە مافەکانی مرۆڤ بکەین و بەرژەوەندیەکانی خۆمان بپارێزین ئەمر پێم وایە ئەوە هەمان پێوەردەبیتن کە پرێزیدنت بایدن لەسەری دەڕوادە دکتۆر کرمانج دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت دەچینە تەوەرێکی تری بەرنامەکەمان ئەڵبەت لە لێدوانەکانیدا سەرۆک بایدن زۆر جار جەخت لەوەیە دەکاتەوە کە پێویستە شەڕەکان لە ڕێی دیپلۆماسیەوە
چارەسەر بکرێن و یەکێک لەو شەڕانەی کە داوا دەکا ڕابگیرێت شەڕی یەمەنە. پێویستە ئەم شەڕە کۆتایی پێبێت وەک جەخەتکردنەوەیەکیش لە وابەستەیمان کۆتایی دەهێنین بە هەموو پشتیوانیشی ئەمریکا بۆ کردە لەشکریەکانی یەمەن بە فرۆشتنی چەکیشەوە لە پەیوەندی بەم دۆسیەوە. لە هەمان کاتیشدا عەرەبستانی سعودیا کە ڕوبەڕووی هێرشی موشەکی و هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و مەترسی تر دەبێتەوە لەلایەن هێزە ئێرانیەکانی نێدراونەتە چەند وڵاتێکەوە، ئێمە بەردەوام دەبین بۆ پشتیوانی و یارمەتیدانی عەرەبستانی سعودیا بۆ داکۆکیکردن لە سەروەریەکانی و پارێزراوی خاکەکەی و هەروەها گەلی خۆشی. ئەم سیاسەتە بە مانای ئەوە نییە کە ئەمریکا پشت دەکاتە هاوپەیمانەکانی، بەڵکو زیاتر بەرەو ئەوە دەچێت کە پێویستە هاوپەیمانەکانی ئەمریکا لە هەر شوێنێکدا بن بە ئەمریکاییەکان بپارێزن. پێم وایە هەموو دەزانن حوسیەکان کارێکی زۆر شەڕانگێزیان کردووە کاتێک چەند ساڵێک لەمەوبەر کۆنتڕۆڵی سەنعایان کرد لە سەرانسەری وڵاتەکەدا جم و جۆڵیان دەکرد و لە بەرامبەر هاوبەشەکانماندا وەک عەرەبستانی سعودیا شەڕانگێز بوون، مافەکانی مرۆڤیان پێشێل دەکرد، ژینگەیەکیان دروست کردبوو کە ڕێکخراوە توندڕەوەکان ئەو بۆشایان پڕ کردبووە کە حوسیەکان دروستیان کردبوو. لە هەمان کاتیشدا هەڵمەتەکانی بەسەرکردایەتی عەرەبستانی سعودیەشمان بینی وەک زۆر کەس وەها هەڵسەنگاندنی بۆ دەکەن کە هۆکارێک بووە لەم خراپترین قەیرانە مرۆیی ئەمڕۆی جیهاندا. هەردوای ڕاگەیاندنی ئەم سیاسەتەی بەڕێوەبەرایەتەکەی جۆ بایدن حوسیەکان لە یەمەن داوای ئاشتی دەکەن. بە هەموو مانایەکەوە ئێمە ئامادەین بۆ ئاشتی، بەڵام ئاشتێکی ڕەوا و ڕاستەقینە و لەسەر زەوی بەرجەستە بێت. گرنگترین شتێک کە دەمانەوێت ببینین لە قۆناغی داهاتوودا ڕێگە نەگرتنە لە بەرهەمە نەوتیەکان بۆ هاوڵاتیان، ڕێگە نەگرتنە لە خۆراک بۆ هاوڵاتیان، بۆ دەستکردنیش بە ڕێکەوتنی ئاشتی پێویستە لە ئاگر بەستەوە دەست پێ بکەین و هەروەها شەڵگرتنی تەواوی گەمارۆکان. بە پشتیوانی یەزان گەلی یەمەن بەم زوانە دەستکەوتەکانی حکومەتی سەنعا دەبینن. سەرۆک بایدن نێردراوێکی تایبەتی ئەمریکایی بۆ یەمەن دەستنیشان کرد هاوکاتی ئەگەر و نەگەری لادانی حوسیەکان لە لیستی تێرۆریستان. هەڵۆشانەوەی بڕیاری دانانی حوسیەکان بە تیرۆریست هەنگاوێکی بەرەو پێشچوونە بۆ ئاشتی. ئەگەر بەڕێوەبەرایەتی ئەمریکا بە تەنگ ئاشتیەوەیە ئەوە دەبێت نێردراوی تایبەتەکەی بایدن دەستنیشانی کردووە بڕیار بدات. ئەگەریش دەیەوێت بڕیار بدات ئەوە دەبێت لەگەڵ هەموو لایەنەکاندا کۆ ببێتەوە. ئەگەر لەگەڵ لایەنی سەرەکیدا کە حوسیەکانە کۆ نەبێتەوە ئەوە ینی بایدن ناتوانێت هیچ هەنگاوێک بەرەو ئاشتی بنێت. چاودێر هیوادارن ئەم بڕیارەی ئەمریکا نەبێتە مایی دەستێوەردانی زیاتر لە وڵاتێکی وەکو یەمەندا. بڕیارێکی لە ناکاو بوو، بەڵام ئەمریکا وەک وڵاتێکی سەرپەرشکاری ئاشتی و وەک وزرهێزێکی جیهانیش پێویستە ئەو یارمەتی و کۆمەکانە ڕانەگرێت کە ڕێگە لە دەستێوەردانی تیرۆریستان دەگرن لە یەمەندا وەک ئەلقاعیدە و داعش و هەروە حوسیەکانیش کە تا ئێستاکە بە ڕێکخراوێکی تیرۆریست دادەنرێت. هەر چۆنێک بێ وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن و جەختی لێ دەکەنەوە عەرەبستانی سعودیا بەردەوام دەبێ لەسەر ئەو سیاسەتانەی کە پێشتر هەی بووە و درێژەشیان پێدەدات. شانشینی عەرەبستانی سعودیا ڕێگە نادات ئێران لە سنوورەکانی باشووردا بوونیان هەبێت و ناژێڵێت لە مەودای دەریای سووریشدا هەبن. ڕیاض و واشنگتن هاوڕان لەسەر ئاسایش و پارێزراوی دەریای سوور، هاوکاری لە ژیانی عەرەبستانی سعودیا و ئەمریکا هەیە بۆ پاراستنی هاتوچۆ لە دەریای سووردا. دکتۆر کرمانج دەگەڕێمەوە لای جەناب دەوڵەتەوەکو گوێمان لێبوو سەرۆک بایدن بڕیاری داوە کە پشتیوانیە لەشکریەکان بۆ هاوپەیمانەتی بە سەرکردایەتی عەرەبستانی سعودیە ڕابگرێ بە مەبەستی ئەوەی شەڕ لە یەمەندا کۆتایی پێبێ. ڕاگررتنی پشتیوانی لە سعودیەکان دەبێتە مای ڕاوەستانی شەڕ لە یەمەندا؟ نەخێر. ئەوەشم پێم وایە ئەوەی کە ئاماژەت پێگەشتێکی تەکتیکی بیتن بۆ ڕووی مەجلسی سیاسەتی جیهانێ دەنا سعودی عەرەبیە بە پشتیوانی ئەمریکایە وڵاتانی دیکەی ڕۆژاوایە ئەوروپایە نەیدەتوانێت درێژە بە شەڕ بداتن، بەڵام لەوەی کە نوێنەرێکی تایبەتی دانایە پرێزیدنت بایدن کارێکی باشی کردیە، چونکە ئەو شەڕی ئەو جەنگەی لە یەمەنێ هەیە کارەساتێکی مرۆییە بڕاستی بەوەی ئەوەی زەڕەی ئەخلاقە تێیدا دیار نییە تۆوەرە لە بەرامبەر ژن و کوشتنی ژن و منداڵ و پیر و پەکەوتە دەست نەپارێزی و لە حالەتێکیش دەرگیریەکە ئەوهایە هەتا ئێستاکە لەو دیوی تۆرێر هیچ کۆمێتێک دیار نییە کو بڵێ
لە ماوەیەکی ئاوهایە ئەو قۆناغە ببردرێتن لەو قۆناغەدا بگەنەیەک مەسەلەکە شەڕی سونە و شیعەیە ئێران دەستی تێدایە لە لایەکەی دیکە سعودیە دەستی تێدایە مخابن یەمەن و خەڵکی یەمەنێ خەڵکی هەژار و بێدەرەتانی یەمەنێ بوونەتە قوربانی شەڕێکی لابەلا کە لەسەر وڵاتیوان دەکرێتن ئەوەش بۆ ئەمریکای کێماسیە ئەگەر ببینیتن و لەو حالەتەکە ئەو شتە دەبینیتن و درێژەی پێ بداتن بەبێ ئەوەی هیچ هەنگاوێک هەڵێنێتن پێم وایە لەکەیەکی ڕەش دەبێتن لە سیاسەتی خارجی پرێزیدنت بایدن لەبەر هەندێش بە هەر جۆرێک بیتن گەرەکە ئەو شەڕە سنوورێکی لودا بندرێتن لانی کەم ئەو ژن و منداڵانە ژیانیان بپارێزرێتن لەو حالەتە گەرەکە نەتەوە یەکگرتوەکان چڕتر بەشداری بابەتەکە بکاتن بەڵام لێرانە دەگەڕێتەوە ئەوەیە پەیوەندی ئەمریکا و ئێرانێش بەو ئابلوقانەی لەسەر ئێرانێ هەیە ئایا هەرچەندە پرێزیدنت ئۆباما بایدن زۆر بە ڕاشکاوی گوتی هیچێک لەو ئابلوقانەی خراونەتە سەر ئێرانێ لا ناچن حتا ئێران سیاسەتی خۆی نەگۆڕیتن ئەوە یعنی بە هەمان سیاسەتی ترەمپ درێژە پێ دەدرێتن لە بەرامبەر ئێرانێکە شتێکی باشە چونکە لە وەختە ئێران بتوانیتن دەستپرسی هەبیتن بە سیستەمی بانکی جیهانێ و بتوانیتن نەفتی خۆی بفرۆشی و کۆمەڵێک پەیوەندی دیپلۆماتی بتوانیتن بپارێزیتن ئێران دەستڕۆیشتوو دەبیتن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەر درێژەش پێدەدا بەو جەنگەی کە لە یەمەنێ دەکرێتن بەڵێ لە پەیوەندی بە عەرەبستانی سعودیەوە وەزیری دەرەوەی ئەمریکا هەمان ئەو ڕایە دووبارە دەکاتەوە کە عەرەبستانی سعودیە هەڵمەتەکانی لە ئێمەندا کە دەیکا هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئێمەن بچێتە خانەی گەورەترین و خراپترین قەیرانی مرۆیی لە جیهاندا بەڵام ئایا ئەمە وا دەکا کە بڵێین ئەمریکاییەکان بەڕێبەرایەتەکەی بایدن لە پێچینەوە لەگە سعودیەکانە بکەن یان بۆ نمونە چیدی بە هاوپەیمانێکی استراتیژی خۆیانی نەزانن؟ نا بە هیچ جۆرێک بوو عەرزم کردی سەرەتاش ئەگەر بە پشتگیری ئەمریکای نەبایە سعودی نەیدەتوانی درێژە بەو جەنگە بدات جەنگێکی زۆر قورسە لە بواری ماڵی لەسەر سعودیە لەسەر ئیمارات بەڵام ئەوەی کە پرێزیدنت بایدن گەرەکە بیکاتن بە جێگەی ئەوەی پەیوەندی خۆیان لەگەڵ سعودیە بە جۆرێک بگۆڕن کە ناگۆڕن پێم وایە چونکە مەسەلەی سعودیە استراتیژیەکی حیاتیە لە بۆ ئەمریکایە لە ناوچە بەڵام لەوانەیە بە یەکەوە سیاسەتێکی دیکە لە نەزەر بگرن دراسەی بکەن بۆ ئەوەی بتوانن کۆتایی بەو جەنگە بێنن بە جۆرێک حوسیەکان تێیدا سەر نەکەون چونکە حوسیەکان ئەو ڕۆکانێ وەکو دیارە و تەمامی بەڵگەکان ئاماژە پێ دەکەن لە ئێرانێوە یارمەتی دەدرێن لە ئێرانێوە سیاسەتیان دادەڕێژرێتن ڕوا دەکەم ئەوانیش حەز دەکەن ئەو شەڕە کۆتایی پێ بێتن منتها بە جۆرێک بیتن لە بەژەوەندی ئێرانی تەواو نەبیت بەڵێ ئەمریکا بڕیاری داوە پێداچوونەوە بۆ دابکا کە حوسیەکان لە لیستی تێرۆریستان بێنێتە دەرەوە وەکو ئاماژەشی پێدەکرێت لە پێناوی ئەوەدایە کە قەیرانی ئەمەن لەمە زیاتر خراپتر نەبێت بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا هیچ ڕێگەیەکی تر نییە کە ئەمریکا بیگرێتە بەر بۆ گەیاندنی کۆمەکە مرۆییەکان یارمەتیە مرۆییەکان بە گەلی یەمەن بێلەوەی کە حوسیەکان لە لیستی تێرۆریستان بێنێتە دەرێ؟ پرێزیدنت بایدن وەکجای ئاماژەم پێکرد لە وەزارەتی خارجی گوتی دیپلۆماسی ئەمریکایە گەڕاوە من پێم وایە ئێستا کە دەستێکی دیپلۆماسی بەتەوتر درێژ دەکاتن لە بۆ چارەسەرکردنی ئەو کارەساتە مرۆیی کە لە یەمەنێدا هەیە ئەویش بەوەی دەرهێنانی حوسیەکان لە لیستی تێرۆر لە لیستی ڕەش ئەو مانایە دەگەینیتن کە ئەوانە بەشێکن لەو فۆرمیلەیە و بەبێ ئەوان ناکرێتن ئاشتی لە یەمەنێ دروست ببیتن دەرهێنانی وان
ئەو حقیقەتە دەگەینیتن کە پرێزیدنت بایدن لە هەولی ئەوەدایە سیاست و دیپلۆماسی لەگەڵ لە پێناو ئەو کێشەیەدا بەکاربێنیتن بۆ ئەوەی چارەکی معقولی سیاسی وەدۆزیتن لە بۆ خەڵکی یەمەنی حوسیەکانی ژمارەیان زۆرە لە یەمەن ئەوانش حەقی خۆیانە مافە فەرهەنگیەکانیان بپارێزرێتن و ئەگەر عەلی عەبدوڵڵا ئەو وەختەی کە دوو یەمەن بوونەوە یەک ئەگەر مافی حوسیەکانی لە نەزەر گرتبایە لەو ناوچەیە تێیدا دەژین ئەو گرفتە ئەو دروست نەدەبوو لەبەر هەندێک ئەو گرفتە ڕیشەکی مێژوویی هەیە ئەوەش وەکو حەقیقەت لە بۆ پرێزیدنت بایدن و سەرانی دیکەی جیهانێ دەگاتە دیارە کە بەبێ دیپلۆماسی و ڕێزدانان لە بۆ حوسیەکان ئەو ئاشتیەی ئەوان دەیانەوێتن دروست نابێتن لە حالەتی ئەوها ئەوانیش مەرجیان دەبیتن لە بۆ حوسیەکان لە وەختە حوسیەکان لە لیستی تەرۆر دەردەینن بەڵام دکتۆر ڕاستیەک هەیە یعنی لە کاتێکا کە باز لە حوسیەکان دەکرێت هەموو خەڵک دەست بەجێ کۆماری ئیسلامی ئێرانی بیر دەکەوێتەوە ئێمە هەمومان لە بیرمانە ساڵی 2011 کاتە سەرۆک ئۆباما بڕیاری دا هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق بکشێنێتەوە ئەو کاتە زۆرێک لە چاودێری سیاسی لە ناو ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا ینی دەیان گوت ئۆباما عراقی خستە سەر دەفرێکی زێڕین و دای بە ئێرانیەکان ئێستا ئەگەر حوسیەکان لە لیستی تێرۆریستان بێنرێنە دەرەوە ینی بەڕای تۆ پێگەی ئێران لە یەمەندا بەهێزتر ناکە ناچکە وەکو عەرزم کردی کە حوسیەکان دەردەین لە لیستی تەرۆر لە بەرامبەر ئەوەش مەرجیان لە بۆ دادنن ئێوە دەردەین لە لیستی تەرۆر بەو جۆرەی ئێوە بێنە سەر مێزی گفتوگۆ لە حالەتی مێزی گفتوگۆش فەرهەنگەکە ئەوایە هەر کەسێکە دەچێتە سەر مێزی گفتوگۆ بەو نیازە ناچێتن لە سەدی مەرامەکانی خۆم بەدەستێن لە چوون بۆ دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ تۆ ئەو ڕوحیە دەبێ بچی کە سازش بکەیت تا ئەو جێی زەرەر لە بەرژەوەندی ئەستراتیژیەکانی تۆ ناکەوێتن بەوەی کە حوسی دەهدرێنن لە لیستی تەرۆر بۆ بێتن کە هێمایەکی باشبی بۆ ئێرانێ بڕوا ناکەم چونکە ئەو ئابلۆقەیە خراوەتە ئێرانی وەک ئاماژەمان پێکرد لەسەر ئێرانە دەمێنێتەوە پێم وایە هەندێک ڕەفتار و هەنگاوی گرنگتریش بنێن لە بەرامبەر ئێرانێکە دەستی ئێرانێ لە ناوچە ڕابگرن حسابی ئەوەی بکە ئێران هەلە یەمەنێ نییە ئێران ئێستا حکمی لوبنانێش دەکات بە حکمی حزب الله و بە خودی گۆتەی خودی نەسڕوڵڵای لە بچووکترین شتیان هەتا گەورەترین شتیان هەموو خەرجیان لە ئێرانێ دێت ئەگە ئێران ئابووری لە پەلوپۆ بکەویتن لەکوێ دەتوانێتن ئەو هەموو یارمەتیەی لە یەمەنێ لە بۆ حوسیەکان دەنێریتن یان لە بۆ لوبنانێ لە بۆ حزب الله دەنێریتن لەبەر هەندێک پێم وایە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا گەرەکە بە جۆرێکی زۆر جددیتر لە بەرامبەر ئێرانی ڕابوەستن بەوەی کە ئابلۆ قەدرە ئەو بە جێگەی خۆی بەڵام پێم وایە پێوەری تونتر دگەرەکە لە بەرامبەری بەکاربینن ئەگەر ئەمریکا نیەتیتی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوین لە خاوەری ناوین ببینیت دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت دەچمە تەوەری دوایی بەرنامەکەمان ئەوبەت سەرۆک بایدن لە وتارەکەیدا ئاماژەی بەوەش کرد کە سیاسەتی دەرەوەیی ئەمریکا لە پێناو باشترکردنی باری ئابووری ناو ئەمریکادایە. There's no longer a bright line between foreign and domestic policy. چیدی هێڵێکی بریقەدار لە نێوان سیاسەتی دەرەوەی و ناوخۆییماندا نامێنێت هەر کارێک دەیکەین لە سیاسەتی دەرەوەماندا پێویستە خێزانە کارگوزارەکانی خۆمان بەهێند وەربگرین بەرەو پێشوونی سیاسەتی دەرەوەییمان بۆ ئەوانەی ئاسی داهاتیان مامناوەندیە پێویستی بە سەرنجێکی بەپەلە هەیە بۆ ئابووری ناوخۆییمان نۆژەنکردنەوەی ئابووریمان هەر بۆیەشە دەستبەجێ پێشنیازی پلانی ڕزگارکردنم پێشنیاز کرد تا لەم قەیرانە ئابووریەدا دەرمان بهێنێت. ئەمریکا پێداچوونەوە هەڵسەنگاندنیش بۆ ڕەوشی ئاشتی دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتیش لە پەیوەندی بە دۆسەی ئیسرائیل و وڵاتانی ناوچەکەوە. یەکەم وەکو وتومانە پشتیوانی لە ڕێککەوتنی ئیبراهیم دەکەین پێمان وایە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ دراوسەکانی و لەگەڵ وڵاتانی دیکەی ناوچەکەدا پەرەسەندنێکی زۆر ئەرێنیە
خۆشحاڵین بەو هەنگاوانە و هیواداریشین دەرفەتێک بێت تا بنیادی تری لەسەر بنرێت هەوڵیش دەدەین تا تێگەیشتنی تەواوەتیمان هەبێت بۆ هەر وابەستە یەک کە دەشێت لە کاتی ئەنجامدانی ئەم ڕێکوتنانەدا کرابن ئەوە شتێکە لە ئێستادا هەڵسەنگاندنی بۆ دەکەین. ئەمریکا ژمارەیەک ڕێکەوتنی فرۆشتنی چەکی هەیە بۆ پێداچوونەوە بەم ڕێکەوتنانەشدا دەکرێت بە تایبەتی ئەو ڕێکەوتنانەی کە هەتا ئێستا هەڵپەسێردراون و وەکو دەگوترێ تاوتوێکردنەکە هەڵسەنگاندنەکە لەسەر بنچینەی ئامانجە استراتیژیەکانی ئەمریکا دەبێت. لە پەیوەندی بە فرۆشتنی چەکەوە وەک بارێکی باو لە سەرەتای هەر بەڕێوەبەرایەتێکدا پیاداچوونەوە دەکرێت بە ئەو فرۆشتنانی هەڵپەسێراون بۆ دڵنیابوون لەوەی لە بەرژەوەندی و بەرزڕاگرتنی ئامانجە استراتیژیەکانمانە و سیاسەتی دەرەوەیمان بەرەو پێش دەبات ئێستا ئەوە دەکەین. دکتۆر کرمانج بە تەوەری دوایی بەرنامەکەمان لەسەر فرۆشتنی چەک دەست پێ بکەین بۆ خۆت دەزانی ئەمریکا سەودایەکی فرۆشتنی چەکی هەیە لەگەڵ تورکیادا بۆ فڕۆکە جەنگیەکانی جۆری F-35 هەتا ئێستا ئەم دۆسەیە هەڵپەسێراوە. ئەمریکای جۆ بایدن چەندێک دەتوانێت درێژە بەم سیاسەتە بدا و ئەو فڕۆکە جەنگیانە نەدا بە تورکیا. پرێزیدنت بایدن دەتوانێتن تا ئەو کاتەی تورکیا سیاسەتی خۆی ناگۆڕیتن و ناگەڕێتەوە سەرخەتی دیپلۆماسی و لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا وڵاتانی دیکەی ئەوروپایە کار ناکاتن درێژە بەو سیاسەتە بدا کە دەداتن دوایەمە لەبیر نەکەین ئەوەی کە ئەو سیاسەتەی هەڵپەسار کاکە بڵێن پرێزیدنت ترامپ نەبوو ترامپ زۆر هەولیدا ئەو چەکە بچێتە بۆ تورکیای بەهەنێنرێتن ئەوەی ئەو مامەڵەیەی ڕاگرت کۆنگرێسی ئەمریکایە کە ڕێگەی نەدا بە پرێزیدنت ترامپ ئەو کارە بکاتن ئێستا دەنگی ئەو دەنگی ئێستا لە سەرای سپیە ڕنگدانەوەی هەمان دەنگی کۆنگرێسە لەبارەی ئەو بابەتە فکر ناکەم وڵاتێک بچیتن زدی موشکی S-400 بکڕیتن کە دژی ئەو تیارانە دروستکراینە کە داوای دەکا وەکو F-35 ئەمریکا ئەوها بە ئاسانی بیاندادێ ئەمریکا بە شێوەکی گشتی لە تورکیایە لە تورکیای ئۆردوغانێ ناڕازیە پێشم وایە ئەم لە بەرامبەر ئۆردوغان ئەو سیادەتە درێژە پێدەدەن بە دڵنیایی پێشم وایە لەگەڵ هەندێش کارێک دەکەن کە بە جۆرێک لە شەڕی ئۆردوغانی خلاصیان ببیتن جا چۆن ئەو کارە دەکەن ئەوە پەیوەندەکە داخۆ لە ئەوانەیە لە ئایندا چێتر بیبینین بەڵام بەوەی کە ڕەجەب تەیب ئەردەغان وەک لەو 4 ساڵی ڕابردوو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وێران کردیە وەرجەیەک ویستیتی چوتێ بە ئارەزووی خۆی ڕەفتاری کردیە بەبێ ئەوەی حساب لە بۆ هیچ کەسێک بکاتن بە حکمی ئەو پشتگیریە بوو لە سەرای سپی هەی بوو کە ترەمپ بوو ترەمپ نەمایە ئەوەی کە ئێستاکانی لە سەرای سپیە دژی تەواوی سیاسەتەکانی تورکیایە لە ناوچە زۆر بە ڕۆشنیش گوتویەتی مەسەلەی سیاسەتیمان لە تورکیایە دەبێت گۆڕانی بەسەردا بێتن دەبێت یارمەتی ئۆپۆزیسیۆن بدەین ئۆپۆزیسیۆنی تورکی لە ناوەوە بۆ ئەوەی ئۆردوغان لە دەسەڵاتدانە لە حکوومەتدا نەمینێتن ئەم پێشم وایە ئەو شتانە بکەن جا چۆن دەیکەنەوە لە ئایندەدایان لە ئایندەدا دەرەکەی بەڵام دکتۆر بەڕای تۆ لەم ڕەوشەی ئێستەی جیهان و لەم ڕەوشەی ئێستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا دەتوانێت دەستبەرداری هاوپەیمانێکی وەکو تورکیا بێ؟ دەتوانێت هەلبەتە تۆ ئێستا تەماشا بکەی لە 4 ساڵی ڕابردوو هاوپەیمانەتی تورکیا و ئەمریکایە بەس بەناو بووە یعنی چەند جار تورکیا ئینزاری دایتە ئەمریکایەکە ناهێڵیتن بنکەی ئەنجەرلیک بەکاربێنیتن لەبەر هەندێک ئەمریکا دیراسەی ئەو مۆزوعی کردو و ئێستا بڕیارە بیبن ئەو بنکەیە ببەنە یۆنانێ لەلایەکی دیکە ئەم پێم وایە سیاسەتی ئەمریکایە بەرامبەر بە کوردستانی بندستی سووریایش گۆڕانکاری بەسەردا دێتن پشتگیریان زەختر دەبێتەوە لەوێن دەرێش ئەگەر ئەو خۆ سەریەی کوردستانێ سەر بگریتن ئەوش دەبێتە پێگەیەکی سەربازی ئەمریکایە کە وا بکاتن پەیوەندی ئەو پەیوەندیە
ئەو پەیوەندیەی لەگەڵ تورکیا هەیەی لە پێناوی ئەوەی کە بنکەی ئەنجەرلیک بەکاربیێنیتن ئەم پێم وایە ئەو گرنگیەی نەمێنیتن تورکیای دوای ئەمە لەبیر نەکەین کە ئەکە بڵێن هەرماوەی چەند 100 ساڵ 200 ساڵ ئەوها گرفتێک هاتۆتە پێش ڕۆژئاوا بە گشتی نەخشەی جیهانی گۆڕیە پێم وایە لە سەدەی 21 نەخشەی ڕۆژهەڵاتی ناوین و هەندێک جێگەی دیکە دەگۆڕدرێتن تورکیا بیاوێ یان نەوێتن ئەوانە ئەگەر بیانەوێ شتێک بکەن جێرە شێوێنێکی ئاوها لەو ناوچەیە دروست دەکەن کە ئەوانەی لەوێنە خاوەنی ئەو جێگەیەی کە جێرە شێوێنی تێدا دروست دەکەن هیچ جۆرە کۆنتترۆلیان تێدا ببینێتن لەبیرەکەی جەنگی جیهانی یەک جەنگی جیهانی دوو هەمووی بە مەرام و پاشی هەر جەنگێکیش کۆمەڵێ گۆڕانکاری لەسەر سیاسەتی جیهانێ و نەخشەی سیاسی جیهانێ ئەنجام درایە. دکتۆر ئاماژۆ بەوە کرد کە بەڕێبەرایەتەکەی بایدن یا خودی جۆ بایدن پشتیوانیی زیاتر لە کوردەکە لە ڕۆژاوای کوردستان. پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە بەڕێبەرایەتەکەی بایدن خودی جۆ بایدن خۆی چیان پێ بۆ کورد؟ بایدن و وەزیری خارجی بایدنیش لەگەڵ وەزیری دیفاعیش بۆ جاری یەکەمە کاکە بڵێ هەرسێکیان دۆستی کوردن. بەڵام دۆستایەتی کورد لەسەر ئاستی کەسێتی ئەمە دەبێ بە بەڵگەیەکە کە بڵین ئەمریکا سیاسەتێکی تایبەتی هەیە بۆ کورد؟ ناجیستا عرض دەکەم ئەوەیە من ئاماژەی پێ دەکەم مەسەلە ڕێی کەسێتیان نییە. بایدن لە بیرمانە کە بیرۆکەی دابەشکردنی عێراقی بە سێ بەش بۆ سێ بەش ئەو کاتی کە سیناتۆر بوو قسەی لەسەر کرد. ئەو تەرحی وەزیری خارجیەکەیتی کە ئێستاکانی وەزیری خارجیە ئەویش بە هەمان شێوە دەیەوێتن عێراق بەسەر سێ ئیقلیمی کورد و شیعە و سونە دابەش بکرێتن. وەزیری دیفاعی ئێستاکانیش هەلبەتە عسکەر هەمیشە کەیفی بە زیاتر دۆستی کوردان بووە بەڵام ئەوە بۆ خۆی تەجروبەی شخصی خۆی هەیە لە کوردستانێ لەبەر هەندێ حکوومەتی بایدن وەک لە ئەو کاتەی کاندیدیش بوو ئاماژەی پێکردیە کە کوردەکان نابێت لە بیر بکرێن کوردەکان دەبێ یارمەتی بدرێن ئەوانە تەنیا لایەنگر و هاوپەیمانی بە وەفای ئێمەە نابێ ئێمە پشتیان تێ بکەین. بەڵام بەوەی کە ئێستا ئەو سێ کوچکەی دەسەڵاتە لە ئەمریکایە هەرسێکیان ڕۆلی گرنگ دەبینن لە سیاسەتی خارجی دەرێ هەرسێکیان دۆستی کوردان بن و خاوەنی تیۆری دابەشکردنی عێراقی من بەسەر سێ ئیقلیم ئەمن پێم وایە کورد باشترین چانسی هەیە گەلی کوردستانی باشترین چانسی هەیە و ئەو دەسەڵاتە بێکەلکەی کوردستانیش گەرەکە بە خۆدا بچیتەوە بەوە تا ئێستاکانێ دادگەی جیهانی عێراق شکایەتی کردیە بۆی کە ئەو نەفتە نابێتن بدرێتە تورکیای ئاها بە خۆڕایی و دەژبنەوە گەرنیان بردبێتەوە دەیبنەوە چونکە مەسەلەی نەفت فرۆشتن پەیوەندی بە حکوومەتی ناوەندەوە هەیە بە حکوومەتی فێدرالەوە هەیە کوردەکانی کوردی ناتوانن درێت بۆ سیاسەتە غەڵەتە بدەن پێشم وایە بڵێن ئەوە باشترین کات بێتن ئیمکانیت بێتن احتیمال بێتن لە بۆ کوردەکان کە لەگەڵ بەغدا ڕێکەونەوە بڵێنەوەتە مەسەلەکە ئەمەنی ناوت ئەمریکایە تورکیا ئەمریکای عێراقا ناهێڵە نەفت بفرۆشین جارێکی دی بە خۆیان ناوچنەوە بێنەوە ناوبەرەی نیشتیمانی. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتن سپاس و پێزانینم. ئەڵبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنامەی ئایندە ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.